فاصله زور دوش خوش دوكسك بس فاصله بامي فاصله يعني شلقاني من هر خوشه بس براي من فاصله بو من خوش ترى امرو وكو كردك باشداری کردو لە جەژنی هندۆسا هەستە چۆنە؟ وڵای پێم خۆشە هەموو جەژنێکی ئەمان یین بە پێی مەجال هەر کاتێ مەجالمان هەبێ یین سلێمانی شارێکی ڕەنگا و ڕەنگە یعنی ئەبێ ڕێز لە هەموو کلتور و دیانەتەکان بگرین من بە شانازیەوە موسڵمانم بەڵام احترامی دین و کلتورەکە شەکرمەوانی کە لەگەڵمانەش بۆ هەموو جەژنێ لەگەڵتا؟ بەڵێ ئەمەی جەژن هەنێک زار بەدڵێتی؟ ئارەڵە بەدڵێتی ئەلێ هاشتی تازە فێربوون بینین باشترە خۆشترە ئەخۆی ئایبی نییە بۆ شتی فێرەکەی تازەوە نییە فێرکردن هیچ خراپ نییە چی ئەەکەیت؟ وەڵام من ڕۆژانە ئیشی کوماشیش ئەەکەم و کوماش فرۆشیش ئەەکەم و لەگەڵ خەیاتیش ڕۆژی تازە چیتان بەدەستێ بەنیازە ئیشێ بکەن؟ بە تەمای ئەم بزنسیەوە ساڵێکە دەستمان پێ کردووە لەخوا بەزیابێ من قماشێنم لە هیندستانەوە نەوعیتی قماشەکە ئەم ساری و لێنگە و کورتە و هەشەر نییە با بڵێن بۆ بیانیانە ئێرە و کوردەکانیش حەزیان لێتی چکە بۆ جلی خۆشمان نەبێ قماشێکی عەسڵیە و زۆر وەرزانیشەکە ئەمیش خەیاتە دیزاینەرە یعنی زۆر کەسی هەڵە باشە خۆ ئەمە جلی کورتیە زانێ دیزاینەرە زۆر یەک کەسات بێ بۆ لای یعنی هەموو کاتێک هاتۆتەوە بۆ لای پێی جوان بۆ پێی خۆش بووە جارووا بۆ خۆشیاوتۆ بۆ لای تو دیار حەزم گرۆ خەپەیجان بوو بینی کاس و کەوە و هێلک و سەلتە و ئیتێرکەوەی شەش پارچە و هەراوانەیە هەرەوەی تایە جلی کوردی وەکو هیندیەکان نییە هیندیەکان هەزار شتێکی تایە بەس کوردی کەوە کراس و هێلک و سەلتە و تەوە جلی بەتەنیا ئافرەتان ئەدووری یا پیاوانیشە دووری؟ وەڵا من جلی پیاوانە ئەیدوورم بەس هیندیەکان یعنی دیزایانی هندی جلی کوردی؟ وەڵا جلی کوردی بەتەمای فێرە بم و خۆم هەزەکەم فێرە بم بەس کەس فێری ناکات باشە ژیانی ئێوە بەیەکەوە لە دوو کلتوری جیاوازەوە چۆن توانیتوانە ئەو جیاوازانەیە بخەن و تا ژیانی ئیسەکەوتوتانە بێت؟ بەڕێی من تێگەیشتنە ئینگلیز دوو کەلیمە زۆر بەکارێنێ سۆری لەگەڵ سانکیو ئێمە ئەگەر لە قەومی ئێمە ئەم دوو شێ زۆر بەکاربێنین باوەڕکە لە سایە هەشتای کێشەکەمە بێتەوە بە تایبەتی لە بینی ژنی و مێردە یعنی وایە دوو کلتور و جیاوازین دوو دیانەتی جیاوازین دوو شێوەی جیاوازین بە هەموو نەوعەکان جیاوازین بەڵام شەر تێگەیشتنە لە یەکتری تێبگەین چ خواردنیە زۆر خۆش دروستەکەی حەزت لە چ خواردنیەکە؟ من فاصله زۆر خۆش دوکسێک بەس فاصله؟ بامێ فاصله ئەنی شلەکانی من هەر خۆشە بەس بەڕای من فاصله بۆ من خۆشترە کفتەی سابونکەرانە سانی؟ کفتەی سابونکەران یعنی کفتە گەورەکە ئەوە ئەزانم شتێکم هەزم لێ ئەیبا ئەزانم بە شتێکم هەز لێ نابێت نایزان بوون منە 100 ڕوپێ گیپا نایکەم و هەستەکەم بۆن ساردیە